خۆشەویستان لەگەڵ دەنگی بارانە یەک بابەتی کورتم نووسیوە لەسەر هاتنی نێچیر و مەسەلەی شاسۆ بەتانە خوێنمەوە دوو قسەش لەسەر کاک حاکم شێخ ئەەکەم و ئیتر بە کورتی ئەمە بە لایڤی حساب مەکەن لەسرم چونکە هەر ئاوا ڕاستە خۆ قساکە. بۆچی نێچیر هاتە سێمانی و شاسواری نەبینی هەڵوێست یان ڕێکەوتن؟ ئەمە ڕێی خۆمە خۆشەویستان، پێویست ناکە کە کەس ئابادانەکەشم باش بێ، پێویست ناکە کەس ناڕەحەت و نیگەران بێ، ڕێی خۆم چۆن بێ من ئاوا ئێنووسم. بار حاڵۆکە وتم ئەم بابەتە بە کورتی خوێنمەوە دوو قسەش لەسەر حاکم شێخ ئەەکەم. بۆچی نێچیر هاتە سێمانی و شاسواری نەبینی هەڵوێست یان ڕێکەوتن؟ یاریەکان چاپەڵن بەڵام لای ئینسانی هوشیار ڕوونن. هەرچی نێچیرە بە زەڕە جیاوازی لەگەڵ مەسعود و مەسرور نییە، بەڵام بنەماڵەی بازانی سیاسەتی ڕۆڵدا بەشکردن پیادەکەن، زۆری سوودیان لێبینیوە و سەرکەوتوو بوون. هەر کاتێک کێشەکانی پارتی لەگەڵ لەکێتی و گۆڕان لەسەر پۆست و پارۆ قازانجی تایبەت گەورە بێ، نێچیر خۆیەکە بە سێمانیە، قەولی بەشی خۆیان دەدا بۆ هێزانە و ئاو ئەکرێ بە ئاگرەکەدا تا کاتێکی تر. نێچیر ئەمە یەکەمین جاری نییە ئەم ڕۆڵە وازی بکە، هەر بەم ڕێگایە نەوشیوان و گۆڕانی بەرەو هەڵدێر برد. ئەو کاتایی لە گردەکە گۆڕانەکان و مێدیاوانەکانیان لە KNN سەرەیان بووە گر بۆ وێنەگرتن، یەکێتیشی کردو بە پۆری خوراو. نێچیر ئەزانێ مادام مەسەلەکە بە پۆست و پارە چارەیەکرێ کەواتە ئاسانە و هەمیشە چارەسەری کردووە. ئەلحاق نێچیر یاریێکی جوانەکات، باشیش ئەم هێزانەی ناسیوە، بەڵام یاریەکانی لە ژیرەکی نییە، بەڵکو لەوەدایە دەزانێ یەکێتی و گۆڕان شینی پارە و پۆسەکەن و ئەویش دڵفراوان و بۆیان دابی نەکات. پارەی نەوتوشتەکەی ئاساییە. ئەم جارە نێچیر هەموو ئەو گروپانەی بینی لە یەکێتی و یەکگرت و دادگەری و گۆڕان و ئەمانە، بەڵام نەوەکەی شاسواری نەبینی. ئەمە بۆچی بەڕای من؟ ئەمە سیاسەتێکی تاکتیشی کاتیە بۆ سەردەمێکی دیاری کراوە، چونکە نێچیر و بنەماڵی بازانی دەیانەوێ شاسوار و نەوەکەی گەورە بکەن. ئەم نەبینینە سیاسەتێکی پۆپۆلیسیانەیە و بۆ هەڵخڕاندنی خەڵک و گەوشکردنیانە. مەیدان ئەدا بەنەوەی نوێ کە کۆمەڵێت تەبلیغ بکا بە قازانجی خۆی، گوایە خاوەن هەڵوێستەوە ئەوە تا هەموو هێزەکان نێچیریان بینی و ئەمان ئامادە نەبوون لەگەڵی دانیشن. بەم جۆرە بۆ هەڵبژاردنەکان بەسوودە تا دەنگی زۆرتر بهێنن. آخر ئەزانن هەر گروپێ لە بنەماڵەی بازانی نزیک بێتەوە لەو دەڤەرەی شانسی کەمە بۆ کورسی زیاتر، کەواتە نەبینی نێچیر لەم کاتەدا بە سوودە و ئەوان خۆیان ڕێکەوتون کە شاسوار و نێچیر کۆنەبنەوە. لێرەوە خوێنەت دەبێ بزانێ شاسوار و نەوەکەی لە پارتیترن و قارچکی هەڵتۆقیوی بنەماڵی بازانین بۆ زیاتر دەست بەسەراگرتنی دەڤەری سێمانی و شەق و پەقکردن و لاوااسترکردنی ئەو دوکانانەی کە خۆیان ناوناوە حیزب لە سێمانیە. ئەمە وەکو ڕێی خۆم خۆشەویستان ویستم ئەوتان بۆ باسکە. این جارە دوو قسە لەسەر مەسەلەی حاکم قارەکەم و ئینجا بەخواتان ئەسپێرم. عەزیزان، من لە دوای مەسەی نەوشام سەفاوە متمانە بە هەموو کەسێ ناکەم بەڕاستی بە شاسوار و بەکێو ئالم بابەتانە، چونکە قورسە لە حقیقەتا تۆ ئێمە وا بکەین هەر هێزێ چوار قسەی کرد دژی پارتی وێشێتی ئێمە بڵێن ئای بژی و پشیوانی بکەین و ئالم بابەتانە. هەمومان ئەزانین سروە و شاسوارە ئەوانە چیانە کرد و ئەوە لە کاتی خۆیان قسەمان لێ کردو و قسەش لەبارەوە ئەەکەینەوە. بسمە سەر دوو قسە لەسەر حاکم شێخ ئەەکەم. طبعا کاک حاکم لای من پیاوێکی بەڕێزە، من هەمیشە احترام گرتووە چونکە زۆر جار قسەم لەگەڵا کردو بەڕاستی، بەڵام ئەم ئیشەی کە بەرامبەر بە کامیار سابیر کردی بەڕاستی کارێکی خراپ بوو. نەک لە بەرەوەی کە لەسەر حەق نییە، ڕەنگە کامیار هەندێک قسەی کرد بێ بەنمونە لەبارەی یاساییەوە حاکم بتوانێ مەسەلەن دادگاییکەوە بشقاتە زیندانەوە، یا ڕەنگە هەندێشتی وتە بێ لە ساسە بۆ جۆرە نەبێ. بەڵام پەنابردن بەم دادگایە، پەنابردن بەم ئاسایش و پۆلیسە کە حاکم خۆی بۆ ئێمەی سەلماندووە کە ئەمانە نەوەی حیزبن یا کوڕی حیزبن و ئەمانە فڕیان بەسەر دادگا و دادوەر و یاسا و ئەمانەوە نییە، عیبیشە بۆ حاکم خۆی بڕوا داد بەرێتە لای ئەوانەی کە خۆی قەناعەتی پێیان نییە، کە پێی وایە هەتا هێزە ئەمنیەکانیش ئیش بۆ دەسەڵات دەکەن سەروەریان نییە، یاسا سەروەری نییە و قانون نیەتی و دادگا و دادوەر نیەتی. ئەمە ئەوە. پاشان ئەگەر حاکم شێخ پێی وایە ئەم خەڵکە هەمووی جێل و گەوج و ئەوانەیە بە تەسەووری من وانییە کاک حاکم، هەمومان عەقڵمان هەیە و ئەزانین لە ڕاستیە.
مەسەل وا مەزانە کە کەسێک بە نمونە دژی تۆ یا دژی من بابەتێک ئەنووسێ و کۆمەڵە تۆهمە خاتە پاڵمان ئیتر ئەو خەڵکە هەموو یەکسەر بڕوای کردو ئەڵێ بەخوا کاکە ئەمە تەواوە و ئەمە ڕاستە بە نمونەی من دەیان تۆهمە خراوەتە پاڵم هەمووشی ئەتوانم کە دادگای لێ بگرم بەڵام کاری وا ناکەم لە ڕاستیە چونکە خەڵک ئارام محمۆ ناسێ چ پێویستیم بەوە هەیە کەسێک گەڵێ وەڵا ئارام محمەد ئەمەی وا کرد ئارام محمۆ ئەوە ئاواش وەڵا ئارام محمۆ نازانم ئەمەی وەرگر ئارام محمۆ ئەو نەشوق و عازەی وەرگر هەمووشی درۆیە من بۆچی بۆ دانیشم خەفەت بۆ خۆم و دادگاگرم و ئاوەرە بۆم بسەلمێنە ئەمە بەڕاستی پێویست بۆ ناکات لە ڕاستیە من چەندین بابەتم لەسەر ئەم کا حاکم شەرعەتی بینیوە بۆ نمونە وتوانە کە حاکم شەرعەتی کە کۆن بەعسی بووە کە من خوێندومەتەوە بابەتەکە گاڵتەم بە عەقڵی و زەلامەتەوەی نووسیوە ڕاستی چونکە ناک باو عەقڵمان هەیە ئێمە ئەزانین کە تۆ قیش کاتێ بەعسی نەبووی لەبەرەوە باڵ بۆ قسە قۆڕانە ناکەین دەواقعە جا هەر کەسێ هەسێ لە سۆشیال میدیا و کۆمەڵە تۆ پێچێتەوە خەڵک باوەڕی پێ بکە بەڕاستی نامەنتەقیە هەر چەندە ها بەنسبەتی خۆمەوە پیسین بەعسیم لێکێتی و پارتی بەشەریفترە چونکە ئەو بەعس بوو داگیرکەری کوردستان بوو تەواو بەڵام ئەمانە بە ناوی کورد و کوردایەتی و ئەمانەوە ژیانی ئێمانی وێران کردووە لەبەرەوە ئەڵێم کە خەڵک بە ژێر مەزانە کاک حاکم لەبەرەوەی کە ئێمە عەقڵمان هەیە کە کەسێ شتێ دژی تۆ ئەنووسێ ئێمە ئیخوێنینەوە ئەزانی ڕاستەکەیان درۆکات و وا مەزانەوە خەڵکە بەشەر باوەڕەکە وەڵاوە وای بە حاکم بتوەوەیت ئەوە ڕاستە وان نییە بەڕاستی کاکە خەڵک باوەڕ بە کۆمەڵی مەواضع ناکە کاکیشی لەبەرەوە هیوادارم کە ئەو مۆزوعە بە کۆتایی بێ و هیواداریشم بیر لەوە نەکەیتەوە جارێکی ترکە لەسەر مەسائلی ڕەخنە و لەسەر مەسەلەی شت بێتم پێم وایە بانگە کردایەکە کامیارە بان کردایە بۆ لای خۆ بوتەیەکە کە تۆ قسانە پێوتون بکووە لە چوە ئەم قسانەی هێناوە زەحمە نەبێ ئادێ وەرە بۆم بسلمێنە کوڕی باش ئەگەر نا منیش ئیعتبارم هەیە بن من ئەوەت کردایە پێم وایە هەمومان پشیوانیمان نەکردی بەڵام کە تۆ پەنا بە دادگا و دادوەرەکەی یەکێتی و قوباد و پاڤێڵ بەری وڵی زۆر ناخۆش بوو بەڕاستی کارێکی خراپت کرد هیوادارم کە ئەوە دووبارە نەبێتەوە ئەوە ڕێی من بوو لەسەر کولی ئەو مۆزوعە خۆشەویستانی من هیوادارم کە توانی بێتم پامەکەی خۆم بگێنم من یەک دوو بابەتیشم لەسەر ئەو مۆزوعانە نووسی لە حەقیقەتە بەڵام کارەکەی کاک حاکم خراپ بوو و ئەمە ناگەێنێ من بڵێم وەڵام بەسەرن کامیان لەسەر حەق بووە یا ئەوەی ئەو توێتی ئەوە ڕاستە من وام نەوتووە چونکە بەڕاستی من بابەتەکەی کامیان هەر نایزانم چییە نایزانم چی نووسێت تاکو ئەم چ گەساتە بەڵام پەنابەدن بە دادگا و پەنابەدن بە یاسا و پۆلیس و ئاسایش و چەتەکانی پارتی یەکێتی بۆ زیندانیکردنی کەسێ لەسەر بابەتێکی وتارێکی نووسیوە کارێکی خراپە بەڕاستی حتا ئەگە وتارەکەشی نابەجێ بێت هەبەتە بۆ من و تۆ خراپە کاک حاکەمەکینا بۆ کەسانی تر ئاساییە لە ڕاستیە لەبەر ئێمە دژی ئەو دەسەڵاتین و دادگا و یاساکەمان پێ پوچە ئەوەیش بزانە کاک حاکم بڕۆ دەیانش کاتکە لە کادرانی پارتی یەکێتی لە فڵان لە فیسار هیچ یاسایە بە حەتی بانیان ناکات باشە یعنی ئەو دادگاوی یاسایە بەس بۆ فەقیر و هەژار ئاسایە بۆ کەسانە ئازایە کە دژی ئەم دەسەڵاتی پارتی یەکێتی بە هەر حاڵ من هەر ئەوە نەم هەبوو خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە و خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێرم هەتا لایڤێکی تر ئەکەمەوە یەمەوە خزمەتان بۆ کۆمەڵێ بابەت هیوادارم کە هەمیشە شاد و سەرکەوتوو بن و قوربانی ئێوە چای من